بریارەکە نەی جهێ خۆدا بوو ئێزیدی نێوێ بریاریدا نەبوون وی جهێ نەبوون جهێکە دیدا بریارداین ئێزیدی خواوەکە بژێوەکە کە ئێزیدی ناس نەکردن نەگوتن بلانەکەدا ئێزیدیژی بێنە سەر وێ بریاری هادر بن ئەم وێگڕە بریارەکەی بدن ئەوان و ئەمریکا و حکوومەتە عێراقی وان دەستێکدایە و دۆجارێکە دی پێشمەرگا بینە سەر ئاخا شنگالێ ئەفێ تشتێکی نەل جهێ خۆدایە وەکە چلۆ سێی مەها هەشت مادیسانێکیدا پێشمەرگای بامە بوو ئاخامەدە بوو وتگفت ئاخەمە کوردستانە و فەرمان هات وانژی نەفسە چلۆمە بازدا وانژی بازدا هەڤانێت مەگوتێک کە سلاحم بەرخۆ بدن سلاحژی نەدانێ سسەی مەها سێ دیسانەکێدا هاتن دیسانەکێ بیان فەرمانەکێ ڕاکن چرا نهات بینن ئێزیدی ئەمان دەینا و ئێزیدی ڕابووینە سەرخوا و ئێزیدێ پاراستنا خوتکن زارۆکێ دێزیدایە پاراستنا خوتکن دیسانەکێدا ئەدوێن بێن دیسانەکێدا بریاردانە دیسان پێشمەرگا بەگەرنە سەر ئاخا شنگالێ بلا زانبن حکوومەتە عێراقیژی وی دیژی کەل ژنامایە و کەل زارۆکەمە جارەکە دی وان پێشمەرگێت هەکە تلیاوان فەرمانە مەدەهەی گرتنا زارۆکێنمە و دایک و خوشکێنمە و خۆرتێن مەدەهەی جارەکە دی ژن قبول ناکەن ئەو پێشمەرگا بێن و زارۆکێت شنگالێژی بیژن کە پێشمەرگە هات جارەکە دی فەرمانە مەیەڕابێ نوها ئەم دیسانەکێ دەتبیژن بلا ملەت ئێمەی کەمپان هەبەت گەریە سەر ئاخەخوا و شنگالە ئەمانە دیسان هات بژن چلۆ ئەمانی ئەمان ئش ئێزیدیارە چێبووە ئەم ڕامنە دیسان بەگەڕیندان فەرمانەکە ئێزیدیا چێکن تشتێکی نەل جهێ خۆدایە هەکەلمە مابێ ئەم ناهێن پێشمەرگا بەگەرنە سەر ئاخەمە جاکە دی سێ جارە بازدان ئەدوێن بێن فەرمانەکەی ڕاگن و بگنە جارە چاری باز بدن ئەم قبول ناکەن نەش حکوومەتە عێراقیڕە و نەژیش پێشمەرگەرە جاکە دی ئەم پێشمەرگە سەر ئاخا شنگالی قبول ناکەن دژی مەسەلی ملەتی ئێزیدی هەموویە نەبەش ژنژی دژی هەموایە کە چرا بریارێک نەدان نەگوتن ئەم چن کەمپا هۆلێ ڤەکۆلین بکەن هاتانەوە هی ئبهەزارە کەچێنمە و دایکێنمە و زارۆکێنمە و خۆرتێنمە ئەلدەستێ داعش دەماینە و هی گۆڕێنمەت کۆمین هەموو بەر ڕۆژێنە هەموو شەوتین چرا بریارەکە وسا حکوومەتە عێراقی نەدا نەگۆ کە بلا ئێزیدی بێن ئەم بریارەکە بدن ئەمڤان گۆڕێت کۆمین ڕاگنش بەر ئەفشە ساڵ دەرباس بوون کا چرا نەگوتن ئەم جنوسایتەکی ئێزیدیا چێکن چرا تشتێکی وسا نەگوتن بریارەکە دن پێشمەرگا جارەکە دیڤەگەڕین حکوومەتە عێراقی بریارەکە پێشمەرگارە دەڤەگەڕین دادیسا فەرمانەکە لە ئێزیدیا ڕابێ وەختێ فەرمان ڕابویژی حکوومەتە عێراقی پێشمەرگا فەرمانمان ڕاکرد دیسا بێن فەرمانەکەمان ڕابکن چرا ناگوتن کامڤان یەخسیرا خەلاسکن کام تشتێکی ژبان زارۆکێ یەختیم ڕابکن بریارەکە دن ئەم لوێ بریارێژی دەنەت هادر بن ئەم قبول ناکەن ئەو بریارە داینژی ئیشە لە بریاراوان وێڤالا دەرکەوێ و ئەم کەلمە مابێ مێچنە پیشی ئەم ناهێنن جارەکە دی پێشمەرگا ڤەگەڕی ئەم وێ ڕامنە سەرخۆ ئەمێن هایرۆ ماشامەژی سەعات دۆ ماشامای دەست پیکە سبەی هەتایواری ئەم بمەشینژی و ئەم ڕامنە سەرخۆ داخۆیانیاژی بدن و پێشمەرگە بێ ئەم چنە پیشێژی ئەم قبول ناکەن چاوە محەمە خەلیل هات وەختێ ویس پشتا خۆدا ئێزیدیا ئەوژی کوڕێکی ئێزیدیا بوو چاوە پشتا خۆدا ئێزیدیا ئش قایمە قایمێ چوو ئەسێ جارا ویژی تەرکامەدا چلۆ ئەو هادمە نەهێلا ئەو جارەکە دی بێتە شنگال ئەم ناهێن جارەکە دی پێشمەرگاژی بێنە شنگال بلانەکێدا حکوومەتە عێراقی بازانە بێ تایارە هەرچەند دێل مادن تایارە تێلچای شنگالێتدا خۆرتێت شنگالێت کوژێ خۆرتێ ئێزیدیا وەکە زەردەشت وەکە حەمید وەکە جیلۆ هەموات کوژێ چرانەکەدا جێشی عێراقی ڕانەبووە سەرخۆ داخۆیانێکژی هەتانهۆ داخۆیانێکژی بتنێ نەدا هەرچەندێ تایارە چای شنگالێتدا داخۆیانە نەدا ئیرۆچە بریارە دەبژێ بلا پێشمەرگا ڤەگەڕن بلا ئەو زانبێ و پێشمەرگاژی زانبن ئەم ناهێلن پێشمەرگا ڤەگەڕن دەستپێکی ئەس خێراتنا قناتێوە دکەم و ئاێ دەرفەت دامە بەڕاستیژی ئەم وەکو ژنێت شنگالێ vê biryara hatiya dayê nêva hikûmeta Iraqê û hikûmeta Hewlêrê de ev biryareka necihê xwe bû em wek jin vî tiştî em qebûl nakin û em rêd vî tiştî girin tiştê êke fermanê bîne serê me êzidiya û bi rastî jî em hêdî meselen jina êzidî jina şingalê neweka berê ye neweka berî î 6 sala ye نها جنا شنگاله جنا ازدی ایرادا و هایا خود پارێزێ پەروەردە دیتیا هێدی قبول ناکە چ سیاسەتا قڕێژ و مثلا
تشتي بري فرمانة جنايز دي سر قبولناك وخاصة مثلا نهوا يعني نهوا جنايز دي يعني خد باريزي يعني نا محتاجي تي إنسانك يا أو تي مثلا بيجنوك هيزت بيشمرقة يعني هيزت بيشمرقة بري يعني بري يشان صالة بري شاس صالة يعني أو هيز أو بيشمرقة الفيدريبون يعني نهاجي جنايز دي يتشان عليه يعني خوا بشتا خوا جرمت قربان بيشمرقة يعني تقول بيشمرقة حماية متقا بيشمرقة مد باريزي يعني بيشمرقة بري ما بازدا يعني ما لينري بيشمرقة بري ما بازا بيشمرقة أم هيلان هزار يعني بهزار عقيت وجن الدست داعش هوفانا هيلان وبشتا خداوان ورابيان تون نهاجي بريارة دن السر دن السر جنا يزيدن يعني جنا يزيد الوردة نعم هذا يعني جنا يزيد الوردة يعني نار ونشتيا كما سؤالنا كنا بيجن أميشن شنقالي دا أميتشتكي إيش إزديارة بيكن يعني هدفاوان چیه هدفاوان اتخوازن يعني فرمانه که دیجی سر شنگال بینن يعني او ناخوازن مثلا شنگال مثلا ام بيجنب امان يعني بعيش يعني نها زاروك شنگاله يعني بيت ترسو او سر خدات نسر بالغو خود نفن چما يعني ناو هيزي بري چند ساله بري 6 ساله الفيدرينا يعني أم قبول ناكن يعني براستيجي أف بريارة أثر شنغالي هاتيا داين أف بريارة ناتجي خدايا أم في تشتي قبول ناكن يعني هكذا موافقة ما به ونم موافقة قلي إزدي به وقلي شنغالي به أب تشنايا قبول كرين